دەبی ڕێز لە بگیرێت چونکە ئافرەت دایکمانە، خۆشکمانە، خێزانمانە، ئایلانمانە، کچمانە. ئافرەت ژیانمان پێکدنی بە تەواوەتی. ئافرەت زۆر ڕێزی هەیە لای ئێمە. کە شوولە خۆمە هەبی کە ژنێک هەر ئافرەتێک حەقی هەبی بۆ شولکردنێ. یعنی ئەوکو هەر شوولەکە تو بکەی نە کەسێک بێت ڕخنەیتە بگریت یان هەربێژیت کە ئەڤە ژنە یان ئەڤە کچە کە نەشێت یعنی شول بکات. بلاکس ئەمژی ماژی حەقی خۆیە هەیە ئەمژی ماژی دوێت کو شول بکەین یان مە دوێت کو دەولەتژی هۆریکاریامە بکات مە پارێزیت. ئێمە دەبێت ئافرەت وەک دایک پشت خۆمان سێری بکەین، نابێت شتی خراپیان بەرامبەر بەکاربهێنین چونکە هەمیشە خوشک و دایکی ئێمە لە کوردستانیش تا ڕادەیەکی زۆر ڕێزی ئافرەت ژیراوە، بەڵام هەندێک نەفەرهاتوونە ئەم ئافرەت پێشێل کردووە.